خۆڵ ژانی دێ لە ژانی ئەو برینانەی لە خۆی گرتووە. ئاو هەنکە هەنکێتی لە لێشاوی ئەو تاڵاوەی بەربینگی گرتووە. ئاسمان نوچی داوە لەو قامتانەی ئەستوندەکی بوون و کەوتنە زەوی. خۆر لەرزی گرتووە لە بەستەڵەکی ئەو ڕەشە ساڵەی لە هەناوی داشکا. چی ئاوسە بەسەر زاوە دەچێت کەچی هێشتاش بەزمەساتە نەک مەرگەسات. بۆ هەر کوێنی گات هەتەر دەکات ڕەنگە ئاڵ و واڵا پێڵوت کە لێک دەبنەوە شەو تاراوە. خۆرەتاو دەمێکە گەیشتووەتە چەقی ئاسمان هەرگەواڵە دێت و دەڕوات و هەناوی زوڵاڵ. هەرزەویە هاراو دەبێتەوە و ئامێزیاوەڵا. هەرچاوەیە زار دەکاتەوە و دەپژێ. هەر خۆڕێنکە و دەڕژێت درێژ دەبێتەوە سەر تاپا ویستی گەیشتن. هەرگیان لەبەرە لە خەو ڕاسا و تەژی لە حەزی جوودبوون. هەر تەیرە و ڕێوانی کۆچێکی نوێ. هەر بزەیە لە لێو ئەترازێ و ئەگاتە دیدە و بروسکە داوێژێ. چیمەنتۆکان، تاوەرەکان، هۆڕنەکان، پەلەپەل و چێمانەکان، نەگەیشتنەکان، خەونەکان و بۆژانەکان، پارەکان و نەبوونیەکان، تەمەکان و برسێتیەکان، هیواکان و بکوژەکان، وڵەکان و گشت چەکەکان، ژان و ژین و شین و شای و وێڕە دەنێژرێن و دەژێنەوە. چاوێک ئەسرینە و یەکێک ئەوین، دەستێک قینە و یەکێک قاقا. بەهار وەرزێکی سەیرە، وەک بڵێ دەمەلاسکەی سروشت بێت بەرامبەر کێ؟ مرۆڤ ناکرێت سەرجەمی ئەو مەتەڵە هەڵنەهاتووە ئەم نهێنیە هەزار ڕەنگە تەنیا لە سەریەک بێت لە ئاست مرۆڤدا. ناکرێت تەنیا فریوێک بێت بۆ ئەم بوونەوەرە بێبەندە سرک و ڕەوەکە. وەک بڵێ مزگێنیەک بێت ڕەوانەکراو لە کۆتایی مێژووەوە. دڵ ئاوەڵاو خاپێنەر لە خۆرۆشی خڕۆکە سوورەکانی ناو ملوولەکاندا بەخشندەیەکەی هەست پێ دەکەیت. باوەش دەبەخشێتەوە بێ ئەوەی لە ئامێزت بگرێت. لە ڕۆژ هەڵاتەوە پێکەنینەکان، ئەلوانەکان، کۆمەڵی جەستە یان کۆمەڵی جەستەکان، پەنجەکان لە یەک کڵۆم دەدات و سەرجەمیانەکاتە چۆپێکێشی خۆی. لە هەرچی مەرگ و خەفەت و بێ هیوایی و ناشری نییە خۆی نابانەکات و ساڵ چەندەش هەرامەت بوو بێت ئەو دوجار هەردێت. کۆشێ گوڵی گەشی پێیە، ئاخۆ بەشی مەشی پێیە.
ji bo te can fîdane Newroz 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 بینەرانی خۆشەویست، سڵاوێک بە گەرمی دڵی ئەویندارانی ئازادی و تێکۆشەرانی دنیایەکی پڕ لە شادی و بەختەوەری بۆ گەشت مرۆڤایەتی. سڵاوێک بە جوانی سروشت و ڕوونتر لە چاوەیکانیەکان، بۆن خۆشتر لە بەرامەی گوڵجارەکان و ئاوێتە بە چەپکێ گوڵاڵە سوورەی گەشت لەگەڵ شنەی پڕ لە عەتری بەرەبەیانی بەهاران و تێکەڵ بە بزەی خەمڕەوێنی مناڵە دڵ بەهاریەکان پێشکەش دەکەین و لەگەڵیاندا لە قوڵای دڵەوە هاتنی بەهار و نەورۆزی ساڵی نوێتان پیرۆزبایی پێدەڵێن. عزیزان، هەر بەهارێک تۆوی هەزاران بەهاری ئارەزوو لە دڵاندا دەچێنێت. ئارەزووی ئەوەی کە هەوری ڕەشی کۆسپ و ئاستەنگەکانی ژیانی پڕ لە هەژاری و بەشمەینەتی لە ئاسمانی ڕوونی ژیانمان ڕابماڵین. خۆزگەی ئەوەی کە شادمانی وەک پەپولەی بەهاری لەسەر گوڵی گۆنای هەموو ساوەکانمان بنیشێت و تریقەی قاقا و پێکەنین دڵمان فێنک بکاتەوە. ئارەزووی ئەوەی کە دنیایەکی نوێ بنیاد بنین کە تان و پۆکەی ئازادی و یەکسانی مرۆڤەکانی تێدا تێک تەنرابێ و ستەم و نابەرابەری و چەوساندنەوەی تێدا دیاری نەبێ. خۆزگەی ئەوەی کە ژیانمان بەردەوام کەیلی بەهار بێت. خۆشەویستان، با بۆنەی نەورۆز و هاتنی ساڵی تازەوە بەرنامەی ڕامان بە بەرگێکی بەهاری نەورۆزانەوە پێشکەش بە ئێوە دەکەم. هەر لە خودی بەرنامەکەماندا هاوڕێی خۆشەویست کاکەریمان لەگەڵ دەبێت و چەند پرسیارێکی ئاراستە دەکەین و هیوادارم بەرنامەکە جێ ڕەزامەندی ئێوەی بەڕێزیش بێت. سپاس ئەگەر تاوەکو کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمانە بن. ئێستاش دەچمە لای هاوڕێکەریم کە لە ستودیۆ لەگەڵمانەیە. کاکەریمیان، زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیەکی نوێی ڕامان کە بە بەرگێکی بەهاری و پێشکەشیەکەین و بە تایبەتیش باسەکانمان تەرخان کردووە بە نەورۆز. ئەگەر پرسیار یەکەم بەوە بێمەلای بەڕێزت، نەورۆز هەمیشە وەک هێمای سەرکەوتن بڵێن هێمای سەرکەوتنی ڕووناکی بەسەر تاریکیدا بووە و وا ئەبینرێت. لەم دۆخەی ئێستای شەڕی ناوچەکە ئەو شەڕە ناهەموارەی کە تەواوی منتەقەکەی گرتوێتەوە، نەورۆزی یان ساڵی تازە بەگشتی چۆن دەکرێت بکەینە مایەی سەرکەوتن و ساڵێکی نوێ و جیاواز کە لە ڕابردووە وانە هاتبێت. زۆر سپاس. منیش سەرەتا سپاس لە ئێوە کە ئەو دەرفەتان ڕخساند و هەروەها بە پێویستی دەزانم منیش لەلایەن خۆمەوە بە بۆنەی نەورۆز و ساڵی نوێ 1405 هەتاوی گەرمترین پیرۆزبایی خۆم پێشکرد بە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە تایبەت بەرنامەی ڕامان بکەم. سڵاو بنێرم بۆ هەموو بنەماڵەی ژیان بەخت کردووان، چ ئەوانەی کە لە دەیان ساڵی ڕابردوودا لەلایەن ڕژیمی جیناتکاری کۆماری ئیسلامیەوە ژیانیان لێ ئەستێنراوەوە، چەوانەی کە لەم چەند مانگەی دواتردا و بە تایبەت لە بەفرامباری 1404دا لە کردەوەیکی بەدایان هزار ئینسانی ئازادی خواست ژیانیان بەخت کرد. سڵاو بنێرم، درودیان بۆ بنێرم و سەری ڕێز و ناوازشدا بنوێنم بۆ بنەماڵە سربەزەکانیان. هیوا بخوازم کە ئەم ساڵی سەرکەوتن و گەیشتن بە ئازادی و بەلووتکەی ئاوات و ئامانجەکانی هەموو لایەک بێت. دیارە زۆر بەداخەوە نەورۆزی ئەو ساڵ لە بارودۆخێکدا ئێمە بە پێشوازیەوە دەچین کە بە هۆکاری هەموو ئەو شتانەی کە چەندەیە ڕابردووداوە بە تایبەت لەم ماوەی ڕابردوودا چ ئەوەی کە لە نێوان شەڕی 12 ڕۆژە دواتر ئەو سەرکوتە خوێناویەکە لەبەر پرامباردا کراوە، چه ئێستاش کە شاهیدی شەڕێکی ئیمپریالیستی دژە خەڵکی دژە ئازادی و ماڵوێرانکەرین لە ناوچەکە لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلدا. ئەمە بە تایبەت جیاوازیەک دەخاتە بینی ئەوەی کە ساڵانی ڕابردوو کاتێک نزیک دەبووینەوە لە نەورۆز، خەڵک بە دڵێکی شادترەوە بە هیوایکی زیاترەوە
و جۆرێک ئەسەن حاڵ و هەوای بەهاری لە دڵدەنیش بەر لەوەی کە خودی نەورۆز بگا و بە دڵگەرمی بە جۆرێک بە پێشوازی هۆ دەچوون کە پێشوازیشی شایستە بوو بەڵێ خەڵک خۆیان لەو بەرەو پێشوازی چوونە ئاوێتەی سروش دەکردەوە بە مانای واقعی سروش لەو کاتەدا چ لە ذاتی ئینسانەکاندا و چ لە تەبیعەتدا لە سروشدا خۆی نوێ دەکردەوە بۆ مانایە شاهدی ئەوە بووین شاهدی شادی و گەشە و خەمڵینی چیا و دەشت و دەرو لە هەمان کاتدا ئومید و ئارەزوو لە ذاتی ئینسانەکان لە دەروی ئینسانەکاندا بووین بەڵام ئەم ساڵ زۆر بەداخەوە بە دلیلی و هۆکارانەی کە شاهدی هەین نەک هەر شاهدی ئەو پێشوازیە گەرما ئەوە لە شەقش لە دەر نەبووین چ لە کاتی چوارشەمە سووریداوە لە یەکەم ڕۆژەکانی بەستا لە ڕۆژەکانی دواتریشدا ئەگەر ئەم ڕەوتە ڕووداوانە هەروە بەرەو پێش بچێت شاهدی ئەوە نین کە خەڵک بتوانن بە ئەو جۆری کە پێویستە پێشوازی لەم بۆنەیە بکەن و ئەو جۆرەی کە پێویستە وەکو ساڵانی ڕابردوو ئەم مەجالە ئەم بۆنەیە بکەن بە مەجالێک بۆ بەستێنێک بۆ سەرڕای دەربڕینی و خۆشی و شادی و ئاوێتە بوون لەگەڵ سروشت و دڵخۆش بوون بە داهاتوو بێستا وەک دەڵێن تەکاندنی تۆزی ڕابردوو لە خۆیان و خۆنێوکردنەوە بەرەو ژیانێکی داهاتوو سبەینەیەکی ئەوتۆتر بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە بەو مانایە نییە کە هەموو ئەو بارودۆخە ناهەموارە نالەبار و پڕ لە نەهامەتی و کوشت و کوشتارە توانیوێتی ئەوە لەسەر ورە لەسەر بڕوا لەسەر ئیرادەی خەڵک کاریگەری دابنێ بەڵام زۆر سروشتیە لە کاتێکدا تۆ ئاسمارە و موشک و بۆمبی دەرەکی تەندراوە خەڵک لەو شەرایطەدا ئەولەویەتی یا باشترین کار ئەوەیە کە گیانی خۆی رێزەوە لە فکری دابینکردنی سەرپەنایەکدا بۆ ئەمینمانەوە بۆ دەرەمانمانەوە لە عینە حاڵدا دابینکردنی ژیانی ڕۆژانەیان ئەو جۆری کە پێویستە ببن بۆەوەی کە ئەوەندەی دیکە نەبنە قوربانی ئەم شەڕ و نەهامەتیانە هەر بۆیە ئەم نەورۆزە تایبەتیی ئەو تۆی هەیە بەڵام ئەوەی کە چۆن دەکرێت نەورۆز بکرێت بە بۆنەیەک بۆ ئەوەی کە بە ئامانجەکان بگەین نەورۆزی سەرکەوتون بە مانای واقعی دیارە نەورۆز بۆ ئێمە لەگەڵەوەی کە بوتمان ئەم خۆی مانای نەورۆز ینی نوێبوونەوەی سروشت ینی خەمڵین ینی گوزەشتی زستان تێپەڕبوونی زستان و هاتنی فەسلی بەهار کە لە سەخڵەتیەک تێپەڕ دەبی و دەکەوی بەسەر خۆشیەک بەسەر فەرهانیەکدا بەسەر کەش و هەوایەکی بەهاریدا بۆ خودی ژیانیش بۆ ئینسانەکان بۆ ئەو ئینسانەی کە ساڵیانی ساڵە تێ دەکۆشن خەبات دەکەن ئەم فەسڵە دەتوانێت ئومێدی ئەوە لە دڵەکاندا زیندوو بکاتەوە کە هەموو سەخڵەتیەک ئەبدی نییە شەڕ و شۆرەکان ئەبدی نین سەرکوتەکان کوشتارەکان ئەبدی نین ئەو شەرایطی کە بەسەر کۆمەلگادا سەپێنراوە بە ناحەق و بە ناڕەوا لەلایەن دەسەڵاتێکی جنایەتکار و کۆنەپەرستی وەکو کۆماری ئیسلامیدا ئەوە ئەبدی نییە بەڵکو شاهیدی کۆتایی ئەو ڕۆژە دەبین بۆیە دەکرێت لە بۆنێکی ئاوادا لە هەر حرەکەتێکدا لە هەر جم و جۆڵێکدا خەڵک هەر دێک نزیک بوونەوەیەک هەر دەست لێک هەڵپێکانێک هەر دەنگ هەڵبڕین بۆ شادی و خۆشی دەربڕینێک بە مانای سرودێکی خەباتکاری بێ بە مانای دەستێک هەڵپێکان بێت بۆ بەهێزکردنی ڕیزی خۆیان بە مانای پتەوکردنی ئیرادەی خۆیان بۆ ئەوەی کە ئەو نەورۆزی ئازادیە ئەو خۆناغی کە تێیدا پشوویشی ئازادی دەدرێت هەرچی زووتر دەستەبەر بێوە خەڵک بە ئارزوەکانیان بگەن ئەمن پێم وایە ئەسەن مێژوو سەلماندوویەتی سەرڕای هەموو کوشت و کوشتار و شەڕ و نەهامەتی و ئەو پاوانخوازی و بەرژەوەندخوازی و چاوچنۆیشی و لەوانە ئیمپریالیستەکان بەسەروی هەم نیشانەوە ئیسرائیل و لە ناوچەکەشدایە بە شێوەیەکی خۆجییش وڵاتەکانی وەکو ئێران و کۆنەپەرستانە ژیانیان لە خەڵک سەلب کردووە زەوت کردووە بەڵام لە هەر حاڵدا لە دنیادا هەمیشە شاهیدی بەرەو ڕووبوونەوە شاهیدی خەبات لەگەڵ ئەو
شرایطە دەخوازراوەی کە بەسەر خەڵکدا سپێنراوە و ئومید لە دڵی ئینسانەکاندا نەتوانراوە بمرێت بەڵکو جار لەگەڵ جارە ئەو موید و ئارزوو بە ئازادی و بە ڕۆژی دوڕۆژی خۆشتر زیاتر بووە بۆیە هەر ئێستا ئەوە لە ئێراندا سم پۆنگ دەخواتەوە ئەو دژایەتی لەگەڵ ڕژیم تەنەفر لەگەڵ ڕژیم لەگەڵ ڕژیم و وەگەیشتن بەو ڕۆژێکە ئارزوی خەڵک زۆر باشە. دوای سەرهەڵدانی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ژن ژیان ئازادی ڕەهەندێکی جیاواز سەری هەڵدا لە نەورۆزە، ئاڵای سوور و شەوق و ڕەنگێکی گەشتگیر هاتە مەیدان، ینی نەورۆز بە ڕەهەندێکا ڕۆیشتووە وەک دەربڕینی ناڕەزایەتی وەک تەساورات. ئەگەر لەم بەحسەوە کەمێک بۆم بدوێت. ئەوەی کە باست لە شۆڕشی ژنجیان ئازادی کرد، شۆڕشی ژنجیان ئازادی زۆر قسەی لەسەرکرا، بەڵام یەکێک لە هەرە خاڵە بەهێزەکانی بەرجەستەکانی کە دەکرێت ئاماژی پێ بکەی ئەوە بووکە بورەی خەباتکاری لە ناو خەڵکدا بەهێز کرد، یعنی هاوسەنجی هێزی بە قازانجی خەڵک لە بینی ڕژیم و خەڵکدا گۆڕی، جورئەت و جربەزەیەکی زیاتری بە خەڵکدا لەگەڵ ئەوەی کە یەکگرتووی و هاوخەباتیشی چ لە کوردستان وە سەر سەفحێکی سەراسەریدا لە ئێران ئەوەی پتەوتر کرد. بۆیە دروستکردنی ئەو هاوسەنجی هێزە بەخشینی ئەو ورە و متمانە بەخۆیە بە خەڵک شکڵ پێدان بەم دێک نزیک بوونەوە و هاوخەباتیە لە ناوڕیزەکانی خەڵکدا چین توێژ جیاوازەکاندا خۆی ئەوە ڕەوتی ڕووداوەکانی بەواقع لە دوای شۆڕشی ژنجیان ئازادیدا گۆڕیوە، ینی لە هەر بەرەو ڕووبوونەوەیەکدا کە ئێمە شاهدی بووین، شاهدی متمانە بەخۆی شاهدی جەربەزە و جەسارەتێکی زیاتر لای خەڵکەوە بووین. هەر بۆیە جیاواز لە چەندین جار خرۆشان و ڕاپەڕین کە شاهدی بووین شاهدی ئەوە بووین کە خەڵک چەندە بە جورئەتیشی زیاترەوە بێگوتوویکی زیاترەوە بە بەرچاوڕوونیشی تەنانە زیاترەوە بەرەو ڕووی ڕژیم و ستەمەکان دەبێتەوە، بەڵام لە هەمان کاتدا وەختە دەگا بە مەسەرەن نەورۆز دەکاتە ئەگەرچی نەورۆز خۆ بە شێوەیەکی سروشتی لە زۆر وڵات مەسەرەن لە ئێران و لە دەوروبەر لە وڵاتەکانی دیکەش جێژن دەگیرێ بەپێی تەبیعەت، بەڵام لە ئێرانیش لە ساڵانی ڕابردوودا بە شێوەیەکی زۆر سروشتی چوارشەممە سووریشی ئاسایی دەگیرە ئاور دەکراوە خەڵی دەوری ئاور ئێوارێکی خۆشیان بەسەر دەبەر دواتر ڕۆژەکانی نەورۆز لە ڕۆژی نەورۆز بەو لە ئاهتا سێزدە بەدەر ئەو ڕۆژانی کە هەوای خۆش دەبوو دەچونە دەر و دەشت و ئیتر حاڵ و هەوای ڕۆحی خوان ئەوەز دەکرد تەنیا شاهدی ئەوە بووین، بەڵام ئێستا نەورۆز بۆتە زەمینەیەک بۆتە بەستێنێک بۆ ئەوەی کە چون معنای سیاسی پەیدا کردووە تەنیا هەدەف لە نوێبوونەوەی ساڵ نییە بۆ خەڵک وە بە تایبەتیش لە کوردستان نەورۆز معنایشی سیاسی پەیدا کردووە و لەو ڕۆژەدا خەڵک هێزی یەکگرتووی خۆیان نیشان دەدەن، خەڵک ئەزمی خۆیان بۆ گۆڕی نیشان دەدەن، خەڵک لەو فەزایە خەڵک وەردەگرن بۆ ئەوی کە ویستەکانی خۆیان ئەو جۆری کە لازمە بەرجەستە بکەنەوە بۆ جارێکی دیکە ئەو خاوخەباتی لەگەڵ یەکتر نوێ بکەنەوە و لە هەمان کاتیشدا هێزی یەکگرتووی خۆیان بە دوژمن نیشان دەدەن. ئێمە نزیکترین نەورۆزی پارەکە و نەورۆزی 1404 بوو کە نزیک بە 2 مانگ ئێمە شاهدی هەموو ڕۆژێک شاهدی ئەسەن حرەکەتایشی زۆر عەزیم کە لە نەوەی خۆیدا بێوێنە بووە، ئەوە تەنیا نەورۆز نەبوو، یعنی ئەوە جۆرێک ڕاستان بوو بەرخۆدان بوو جۆرێک ئەسەن خەباتێکی جەماوەری بە معنای واقعی بوو لە دژی ستەمێکی چەندین ساڵەکە لەلایەن ڕژیمەوە بەسەر خەڵکدا دەسەپێندرێ. بۆیە نەورۆز ئەو مانایی پەیدا کردووە ئەگەرچی ئەمساڵ خۆ وتمان شەڕ و شۆر و تۆباران و موشک باران مەجای ئەوەی نەداوە کە خەڵک لەو ئاستەدا ئەوە بکات، نەک هەر ئەوە کافی نەبووە بەڵکە خودی ڕژیمیش بە ئەزمموی نەورۆزی پارەکە بە ئەزمموی شۆڕشی ژنجیان ئازادی و چەند ڕاپەڕین لەوە پێشتریش زیاتر لەوەی کە لەو دوژمنە بە هێزی وەکو ئەمریکا و ئیسرائیل دەترسێت لە هێزی خەڵک بۆ جارێکی دیکە دەترسێ، هەر بۆیە بەشێکی هەرە زۆری هێزی بە تایبەت هێزی زەمینی سەرکردگەری تەرخان کردووە بۆ ئەوەی کە تەواوی شارەکان میلیتاریزە بکە، خەڵک کۆنتترۆل بکە، چاوەدێری خەڵک بکە بۆ ئەوی لە هەر حرەکەتێک و بە تایبەت لە سەرودەمی نەورۆز و چوارشەممە سووریدا پێشگیری بکات، چون پێی وایە ئەوە حرەکەتی خەڵکە جەماوەرە لەو شرایطاندا چارە نووسی ئەو دیاری دەکات، نەک ئەم
موشک بارانە ئەم موشک باران ڕەنگە زیانی پێدەگەیەنێ زەربە و گورزی لێ دەدات لاوازی دەکات بەڵام ئەوەی کرد لە کۆتاییدا چارەنووس دیاری دەکا و ئەو گۆڕانکاری بەدی دێنێەوە مەرجی ڕژیمی تێدا دەبێت حرەکەتی جەماوەریەکە خۆ بەستێنەکانیشی لەو بۆنە و فەزانەدان کە بۆ نمونە نەورۆزێکی لەوانەیە بۆیە ڕژیم زۆر لەو بۆنەیە ترساوە بەشێکی زۆری هێزەکانی تەرخان کردو بۆ کپکردن و دامرکاندن و پێشگیری لە حرەکەتی دەستخۆش کاکەریم بابەتێکمان ئامادەیە کە ئەمەوێ بخوێنمەوە بۆ بینەرانی بەرنامەی ڕامان بابەتێکی گشتگیر لەسەر واتاکانی نەورۆزە ئەوە خوێنمەوە دواتر دێم و لای بەڕێزت واتای نەورۆز لە وشەکە و ناوەکەی خۆیەوە بڵێن نەورۆز بە واتای ڕۆژی نوێ دێت نەو کە یەکسانە بە نوێ و ڕووزیش واتا ڕۆژ ئەمە بەواتای داهاتنی ڕۆژێکی نوێ و دەستپێکردنی ژیانێکی تازەیە سەرهەڵدانی نەورۆز بەگشتیش ئەگەر باس بکەین گەلانی ئارینژاد وەک یەک گرنگی بە نەورۆز دەدان بەو پێی سەرهەڵدانی ئەم ڕووداوە کەوتۆتە ئەو شوێنە جوگرافیایی کە لە خۆرهەڵاتی ئەوروپاوە دەست پێ دەکات بۆ باشووری ئاسیا هەریەک لە ناوچەکانی جێنشین کە بڵین ئێستا وەکو ئێستا کوردستان و ئێران و ئەفغانستان و هندستان پاکستان و بەشێک لە وڵاتەکانی تر کە دەگرێتەوە بۆیە ساڵانەش هەریەک لە وڵاتانە بە شێوەی جیاواز شێوەی تایبەتمەندی خۆیان ڕێوڕسمی نەورۆز زیاد دەکەنەوە شکر مستەفا لە دەفتەری کوردەواریدا دەڵێت ئاریایی نەژادەکان حەوت جەژنی سەرەکیان هەبووە نەورۆز مهرەگان سەدە تیرەگان پەروەردەگان و کۆسە و نەورۆز و مهرەگان پیرۆستترین جەژنیان بووە بە پێی سەرچاو مێژوویەکان دوو هۆکاری سەرەکی لە دیاریکردنی ڕۆژی نەورۆزدا ڕۆڵیان هەیە کە ئەوانیش هۆکاری سیاسی کە ئێستا بەحسێکی گرنگە ئێمە زیاتر قسەی لەگەڵەکەین و هۆکاری ئابووری ئەوەی پەیوەندی بەلایەنی سیاسیەوە هەیە ئەوەیە کە نەورۆز دەبەسرێتەوە بڵێن کاتی ڕاگەاندنی یەکەم چوارچێوی حکومڕانێتی بڵێن ڕێکخراوی دەوڵەتداری کە لە مێژوودا بە دەوڵەتی پێشدادی ناسراوە لە سەرزەمینی ئەو کاتی ئێراندا پێشدادی یەکەم دەوڵەت بۆ دامەزراوە ئەلبەتە دەوڵەت بەواتە بڵێن قەوارە و جیۆسیاسی و یاسایی ئەم ڕۆژگاری ئێستا نا بەڵکو وەک پەیکەرێک بۆ ڕێکخستنەوەی ژیانی خەڵک لە چوزانم بڵێن پەرتەوازەی و هەرکەس بە خۆی و بە هەڕەمەکیەوە هەوڵ نەدا و بۆ ژیانێکی ڕێکخراوتر بووە ئەم بڵێن ئەم ڕووداوە بە پێی گەڕانەوەی مێژونووسان کەوتوتە سەرەتای بەهارەوە ڕووداوەکەش بەلای خەڵکەوە گرنگی زۆری هەبوو ئەوەی خواستووە کە ئەو ڕۆژە بە ڕۆژێکی نوێ ناو بنێن و ئیتر لەمەوە بۆ تا نەورۆز هۆکاری ئابووری بڵێن پشت سەرهەڵدانی نەورۆزیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە هەمان کاتی دامەزراندنی دەوڵەتی پێشدادیەوە کۆتایی بە وەرزی زستان و قات و قڕی و سەرما هاتوو بە پێی گۆڕینی وەرزەکان لە سەرەتای بەهاردا ژیانێکی نوێ هاتووتەکایەوە و خەڵک کە ژیانی لەسەر ڕاوشکار و ئاژەڵداری و کوشت و کاڵ بووە هەمیشە لەگەڵ بەهاردا باشتر ژیاون و سەرەتای ئەو وەرزەشیان بە ڕۆژێکی نوێ ناو بردووە هاوکات بوونی دامەزراندنی دەوڵەتی پێشدادی و گواستنەوەی ژیانی خەڵک لە هەڕەمەکی و نادەستوریەوە بۆ چوارچێوەیەکی ڕێکتر لەگەڵ دەستپێکردنی وەرزی بەهار و کۆتایی هاتنی نەهامەتیەکانی سەرما و نەبوونیدا بوونەتە هۆکاری دیاریکردنی نەورۆز عەبدوڵڵا پەشێویش شعرێکی هەیە کە بەم جۆرە من بۆتان دەخوێنەوە ئەم ساڵ بێ چیا نەورۆز ناکەم بێ بۆنی گیا نەورۆز ناکەم نەورۆز ناکەم بێ بڵێسەی سووریاگەر نەورۆز ناکەم گەڕەش بەڵک تۆز نەکات و بەخۆم نەبمە سەرچۆپیگەر دەچمەوە لای کاکەریم دەمەوێ بە پرسیارێکی تر بێم و لای بەڕێزن کاکەریم نەورۆز چۆن دەکرێت بێتە خاڵی هاوبەشی نەتەوەکان بەوەی کە لە بابەتەکەشە باسم لێ کرد زۆرێک لە وڵاتەکانی چواردەوە لە بەشی لە قسەکانی سەرەتای خۆشتا باست لێ کرد نەورۆز بەی خۆیان زانن و نەورۆز بۆتە بۆنەیەکی گشتگیر لە مەتەقەکە من لەسەر مێژووی نەورۆز قسە ناکەم قسە و باس زۆر زۆرە مێژوەکەی نامەوێ باسکەم بەڵام ئەوەی کازانین لە هەموو لایەکەوە بە شێوازی جیاواز زیاد دەکرێتەوە چۆن ئەکرێت ئەگەر ڕێگایەک هەبێت مەسەلەن نەورۆز بکەینە هۆکارێک بۆ ئەوەی بێتە هەوێنی یەگرتن لە تەواوی نەتەوەکان لە ئێران لە مەنتەقەکەی کە باسمان کرد
ئێمە نەورۆز ئەگەر وەکو خاڵێکی هاوبەشدا بنین بۆ خاڵێکی ئەو هاوبەش، ئارێ، بەڵێ. وەکو خاڵێکی هاوبەشدا بنین بۆ ئەو وڵاتانەی کە نەورۆزیان تێدا ڕێز لە دەگیرێ یا بە پێشوازیەوە دەچن و لەو بۆنێدا بەڵێ. بۆنی ڕێوڕسمی جیاواز بەڕێوە دەچێت. ئەگەر ئاوە چاو لێ بکەین بەڵێ. تاو جگای کە دەیبینین هەموو ئەو وڵاتانەی کە نەورۆزیان تێدا بەڕێوە دەچێت یا نەورۆز لەوێ جۆرێک پیرۆزی هەیە یا ئێستەخباری لێ دەکرێت و ڕێوڕسمی تایبەتی بۆ بەڕێوە دەچێت، ئەو وڵاتانن کە بە زۆری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان. بەڵێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بەداخەوە بە زۆری لە وڵاتانە پێک دێن کە ئەگەر نەڵێن وڵاتە هەژارەکانن چون وڵاتی دەوڵەمەند بۆن وڵاتە عەرەبیەکان زۆر دەوڵەمەندن، زۆر زانین لەباری ماوەتی ژێرزەمینی و نەفت و زۆرشتی دیکەوە، بەڵام لەباری ستەمی چینایەتیەوە زۆر خاڵی هاوبەشیان هەیە. یعنی هەموو ئەو ڕژیمانە ڕژیمایەکی ئەگەر بە تەوامانە دیکتاتۆر نەبن بەڵام سەرکوتگەرن، کۆنەپەرستن، مەسلەی مادی تەرجیحەن مەسلەی سەرمایەداری لە وڵاتانەدا زۆر قسەی یەکەم دەکا و ئەوەی کە زۆرترین زیان و زەجری تێدا دەبینێت چینی خوارەوەی ئەو کۆمەلگایانەیە دەچەوسێندرێنەوە لە بواری کار و وێستا داهات داوت چ لە بواری ڕەگەزریشدا وەکو ژن و پیاو. یعنی زۆرترین ئەو ستەمانە کە خاڵی هاوبەشی ئەو وڵاتانن لە وڵاتان ئێمە شاهدین. نەورۆز وتمان ئەگەر لە ئێران ئەو مانە سیاسی پەیدا کردووەوە زەرفێکە دەرفەتێکە بۆ خۆ نیشاندان بۆ یەکگرتن، پەیامی یەکگرتووی بۆ یەک ناردن، دەست لە ناو دەستی یەک هەڵپێکان لە بۆنەیەکدا، نوێکردنەوەی پەیمانی یەکگرتووی و هاوخەباتی و هاوچارەنووسی ئەو توێژە لەگەڵ یەکتر. پسکەوایە ئەمە دەتوانێت ینی لە زۆرێک لە وڵاتانە ئەمە ببێتە خاڵشی هاوبەش. لە زۆرێک لە وڵاتانی کە ئەو ستەمە مزاعەفات چ لەباری ڕەگەزی وەکو ستەمی زۆر بەرچاو لەسەر ژنان چ لە بواری چینایەتیدا ئەو ستەم و چەوسانەوە لە ڕادە بەدەری ئێمە شاهدی هەین. ئەگەر چی پێک هاتەی ئەو دەسەڵاتانە جۆرێکە کە زۆر بەداخەوەم بەهۆی سەرکوتگەریان بێڕەحمیان بەهۆی هەستا لە بواری مەسلەی مەسهەب و ئاین و جۆرێک خوڕافات و کۆنەپەرستیشدا فەزا و ینی کەشێکیان دروست کردووە کە خەڵک زۆر جار لە وڵاتانە هەتا جورئەتی ڕاپەڕینێکی ئەوتۆ و خەباتیشی زۆر بەرچاو لە پێناو هەموو ئەو ستەمانێکی لەسەریان دەچێت نییە یا شاهدی نین. بۆیە ئەو بۆنی نەورۆز دەتوانرێت وەکو خاڵیشی هاوبەش بینی ئەو وڵاتانەدا بۆ لێک نزیک بوونەوە، بۆ ئەوەی کە دەرچی هاوچارەنووسی یەکتر بکەن، دەرچی هاوخەباتی یەکتر بکەن، بە گرفتەکانی یەکتر زیاتر ئاشنابن و لەگەڵ لە هەمان کاتدا ڕێگای ڕزگاری هەر هەمووشیان لە یەک بوارەوە لە یەک مەسیرەوە تێدەپەڕێ کە ئەویش دەبێ خەبات بکرێت. خەباتیش بەبێ یەکگرتن ناکرێت، یەکگرتووی بەبێ وشیاری کۆمەڵایەتی ممکن نییە. وشیاری کۆمەڵایەتیش ئەگەر یەکگرتووی و ئینسجام و تەشەکولی تێدا شکڵ نەگرێت ناتوانێت بە ئامانجگا و یا مویسر نابێت. بۆیە ئەو نمونانەی کە ئێمە لەم چەند ساڵی ڕابردوودا لە ئێران و بەتایبەت لە کوردستان شاهدین دەتوانێت ئولگویەک بێت، دەتوانێت پەیامێک بێ بۆ هەموو نەتەوە و نەژاد و ڕەگەزەکانی ئەو وڵاتانە چین و توێژە بەتایبەت چەساوە و هەژارەکانی ئەو وڵاتانەکە ئەم خاڵە وەکو خاڵێکی هاوبەش لەو فەزایە یا لەو بۆنەیەدا بۆ دەربڕینی ناڕزایەتی خۆیان، بۆ ئینسجام بەخشین و پتەوکردنی یەکڕیزی و هاوخەباتی خۆیان، بۆ دەرچی ئەو ستەم و نابەرابەریەی کە بەسەر کۆمەڵگادا زاڵە ئومێد بەوەی کە ئەم شرایطی کە بەسەر و ناوچەیە و بەتایبەت وڵاتانەدا سەپێنراوە چارەنووسێکی چارە هەڵنەگرنیە، بەڵکو ئەگەر جەماوەر ئیرادە بکە، ئەگەر خەڵک بە ئاستەی لە تێگەشتوی بگا کە بتوانێت بۆ خۆی بیر لە تەغیر و گۆڕانی چارەنووسی خۆی بکاتەوە، دەتوانین لە خەباتی یەکتر ئەزمون وەربگرن، لە تەجروبەی مێژووی خەباتکارانی یەکتر ئەزمون وەربگرن، لەگەڵ ئەوەی کە دەتوانن ئەسەن هاوپشتی
هاو خەباتی یەکتر بن هاوسۆزی خەبات و ناڕزایەتی و ویست و داواکاریەکانی خۆیان لەو بوارانەدا بن و لە هەمان کاتیشدا خۆمان نەورۆز هەر وەکو نوێبوونەوەی سروشتا ئومێد بەخشە ئومێد دروست دەکا ئارەزوو دروست دەکا هاوبەشی ئەو جێژن لە بینەوە دەتوانێتدا دەتوانێت ئەو ئومێدە لە ناوێنە دروست بکە کە دەتوانن بە هاوبەشی بە هاوخەباتی لە ئاستێکی بەربڵاوتردا بیر لە گۆڕانکاری بکەنەوە ئەو سروشتەی کە تێیدا لە سەغڵەتیدا دەژین ئێستا بەواتایەک ئەو ستەم و چەسانەوە و مەینەتیانەی کە لەگەڵی ڕوبەڕوون دەتوانرێت وەکو دەرچوون لە سەغڵەتی زستان و کەوتنە ناو کەشیشی بەهاری و فەسلی بەهار و ساڵی نوێ ئاڵ و گۆڕێک لە ئەو بەرەو پێشبردننی خەبات و گەیشتن بەویست و ئارزۆکانیان و گۆڕینی ئەو چارە نووسە بە ناو چارە هەڵنەگرەی کە سەپێنراوە بەسەر خەڵکدا بە ئیرادەی خەڵک ئەو ئاڵگۆڕە بەڕێوە پسێوە ئومێد بە گۆڕانکاری لە داهاتوودا لە زێهن و لە دڵ و دەرونی خەڵکدا بەهێزتر بکرێت. بڵێ زۆر سپاس کاکەریم وەک دوا پرسیار ئەمەوێ هەم پەیامی خۆت هەم دیدی خۆت پێم بڵیت لەسەر ساڵی نوێ چ شتێک پێشبینیەکەیت لە ساڵی نوێ بێتە پێشەوە و چ پەیامێکە دێ بۆ خەڵکی ئەوەی کە ئێستا شاهیدینەوەی کە ئێستا دەیبینین ڕەوتی ڕووداوەکانە لە ناوچەکەدا و بە تایبەت شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا لەسەر بۆچی ئەو شەڕ ڕۆیدا چۆن ڕوویداوە هاوسەنگی هێزەکانی بینی کۆماری ئیسلامی و هێزی بەرامبەریانی ئەمریکا و ئیسرائیل زۆر قسەمان کردووە بەڵام چون هەر ئێستاش تەوەری ڕۆژە هەر ئێستاش بەرزەسترین ڕووداوە لە ناوچەکەدا و هەر ئەوەش تەئسیر دادەنێت لەسەر هەم خودی نوێبوونەوەی ساڵ و هەم لەسەر ئەوەی کە خەڵک چاوەڕوانیەکی لە داهاتووی هەیە ئاسۆی دواڕۆژی چه ئەم شەڕەوە چ خەبات و ناڕزایەتی خەڵک بەشوێ دەگا بە باوەڕی من ئەوە جگای بڕێک هەڵوێستە لەسەرکردنە دیارە ئەو شەڕە ماوەی چەند هەفتەیە دەستی پێکردووە و لە ئاستێکی زۆر بەربڵاو و جنایەتکاران و بێڕەحمانەدا ڕەهەندی زۆر جیاواز و بەربڵاوتری گرتوێتەوە ینی تەنیا لە چوارچەوەی ئێراندا نەماوەتەوە تەنیا لەو تعریفەی کە سەرەتاکان ئیسرائیل و ئەمریکا دیان کرد بۆ ئامانجی بۆ گەشتن بە ئامانجەکانیان لە ئێران و پاساوی هێرشەکانیان بۆ سەر ئێران لەوە تێپەڕیون ینی ئەگەر سەرەتاکان مەسلەی دانوستان لەسەر مەسلەی هەستەی و گەیشتن بە کۆمەڵێک ڕێکەوتن بوو وەکو پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا وەکو ملکەتکردنی ڕژیم بۆ ئەمریکا و لە هەمان کاتدا زۆر پشنەبەستن بە بلوشی شەرە وەکو رووسیا و چین ینی ئامانجی دیاریکراوی ئەو بەر لە هێرشەکان ئەوانە بوو بەڵام ئێستا هەموو ئەوانەی تێپەڕاندووە نە بە مەسلەی ئەتۆمیەوە وەستاوە نە بە مەسلەی دانوستان و شتە لە گۆڕەدا نەماوە ئەوەی کە ئێستا دەیەوێت بیبڕێتەوە و دیاری بکات مەسلەی هێزە هێز و قودرەتی چه ئاسمانی چه لەسەر عەرز بەڵام ئێستا ڕەوتی ڕووداوەکان ئەوە نیشاندەدا کە هێزەکان بەرابەر نین هاوسەنجەکە وەگێک نییە ئێران لەو شەڕەدا گەورەترین زیانی بەرکەوتووە ئەگەرچی زۆرترین زیان بە دەلیلەوەی کە بەژێرخانی ئابووری وڵات گەیشتووە زۆرترین زیان دەواخە دەتوانین بڵێن خەڵک دیتوێتی دروستە لەباری هێز و چەک و تەمەخەمەنی و جبە خانوشتەوە ڕژیم زیان دەبینێ لاواز دەبێ بەڵام ئەوەی کە زۆرترین زیانی بەردەکەوێت لەم بارودۆخەدا خەڵکی ئاساین بۆیە ئەوە پێمان دەڵێ کە ئەم شەڕە ناتوانێت ماوەیەکی ێزگار زۆر بەردەوام بێت چ بەسال لە هەفتە و شاید کەمتر لە مانگی داهاتوودا ئاراستەی ئەم ڕووداوانە بگۆڕێ ئەم شەڕە ئابە و شێوەی کە هەیە بەردەوام نەبێت جا ئەو لەو حاڵەتەدا چ بە شێوەی تەسلیم بوون و لە ڕووی لاوازی و بێتوانابوونی ڕژیم بۆ تەسلیم بوونی بە شێوەیەکی تا ڕادەیەک ئابرومەندانە لە بەرابەر ئیسرائیل و ئەمریکادا و چ بە شێوەیەکی دیکەی کە خودی ڕژیم و هێزەکانی لە ناوخۆدا تووشی دارمان و پرشبڵاوی لێک هەڵوەرین بن ئەو دوو حاڵەتە زۆر چاوەڕوان دەکرێت بەڵام ئەوەی کە زۆر زۆر لە ئاسۆدا دەبیندرێت ئەو بەشەیەتی کە
ئەم شەڕە یا ئەم بردومان و موشک بارانەی کێستا ئەمە دەبین و هێرشی ئەمریکا و ئیسرائیل نابێتە هۆی ڕوخانی ڕژیم لاوازی دەکا بێهێزی دەکا بەڵام بە مانای ڕوخاندنی نییە هەر بۆیە کاتێککە ناڕوخێ خۆ سناریۆی جۆرا جۆر دێت پێشێ لێرەدایە کە دەبێت بیر لە ئاسۆ بکرێتەوە ئێمە بۆ هەر یەک لەو ئاسۆیانە خەڵک دەبێت وشیار بن کە بەرچاوڕوونیی بێ دەبێت چی بکات ئەگەر ئەو ڕژیمە قرارە بڕوخێت چۆن دەڕوخێت و ئەگەر دەڕوخێت جایگوزینەکەی چێە ئایا خەڵک لەو ئاڵوگۆڕەدا خاوەن ڕێیە خاون بڕیارە دەتوانێت دیاریکەر بێت کە بێگومان لەم دۆخی ئێستادا زۆر کەمە ئەوە هەست پێ دەکرێت بۆیە ئەوەی کە دەبێت بە خەڵک بوتێەوە خەڵک بێگومان خۆی بۆ ئامادە دەکات من دڵنیام وایە ئەگەرچی ئەوە سەر شەقامەستە نایبینی بەڵام خەڵک بە خوێندنەوەی خۆی ئێستا خۆی بۆ دوڕۆژی ئەم سناریۆنە ئامادە دەکات بۆ هەر کام لە سناریۆنە ئامادەجییان هەیە لە هەر ئەگەرێکدا تەنانەت لە مانەوەی ئەم ڕژیمە و بەڵام بە فۆرمێکی دەکەن لە شکل و سیما و کەساتیایشی دیکەدا ئەم ڕژیمە بەردەوام دەبێ بەڵام ڕژیمێکی لاوااستر و ئەو کاتە هەر ڕژیمێک چه لە ناوخۆی خۆیدا شکڵ بگرێت بە هەر شێوەیەکی دیکە جایگوزین بکرێت بەهۆی ئەوەی کە لەم دۆخەدا ناتوانێت جوابی ویست و داخوازی خەڵک بداتەوە و ئەمەلەن خەڵک بە ویست و داخوازەکانیان ناگەن پس ئەگەر نەڵێن مەسەن لە سەرمانج داهاتوودا بەڵام نەنە چەندان دوورماوەدا خەڵک دووبارە دێنەوە لەسەر داواکاریەکانیان پێداگیری دەکەنەوە سەر لە نوێ شەقامەکان بەدەست دەگرنەوە سەر لە نوێ بەربینجی ئەو ڕژیمە دەگرن ویست داواکاریەکانی ئاراستە دەکەن و لێرەدایە کە خەڵک ئەو دەمەکە فەزا بۆ ئەوە دەرەخسێت کە خەڵک بە ئیرادەی خوان چارەنووسی خوان دیاریکەمەوە بە ئیرادەی خوان ئەو ڕژیمێکە جایگوزینە لەسەر کار لابن و جێگرەوەی ئالتەرناتیوی بۆ دروست بکەن نەک ئەوەی کە بارها وتومانە نە بە موشک و بۆمباران و هەواپەیماکان و نەد لە خارج دە ئیرادەی خەڵک بڵکەوە خەڵکە دەبێ ئەو سەرنوشتە دیاری بکە بۆیە پەیام لێرەدا دەڵبەتە دیارە خەڵک وتم زۆر زۆر هوشیارتر لەو ئاستەیەکە نیاز بە وێ پەیامیان پێ بدرێ بەڵام بۆ تاکیدکردنەوە تەنیا ئەوەندە دەڵێم کە خەڵک ئومێد بەوە نەبەستێت کە ئازادی لە ئاکامی ئەم شەڕەدا بەدی دێت ئومێد بەوە نەبەستێت کە ئازادی لە ئالتەرناتیڤەکانی کە لەلاەن ئەمریکا و ئیسرائیلەوە دیاری دەکرێن بەدی دێت ئومێد بەوە نەبەسترێت کە بۆ گەیشتن بە ئامانجی خۆیان ئەمریکا و ئیسرائیل بەڵێن و وعدەهایەک بە خەڵک و بە ئۆپۆزیسیۆنەکانی نوێنەری خەڵک بدەن و تەنانەت جۆرێک هانیان بدەن بە پشگیری ماڵی و تەسلیحاتی و زۆرشتی دیکە بۆ ئەوەی کە ببنە ئامراز و کەرەستەی بە ئامانجگەیشتنی خۆیان بەڵام هەروەکو هەمیشە شاهدی بووین لە زۆر مەوردا و نمونەهایکی زۆر بەرچاومان هەیە ئەمریکا و ئیسرائیل و بە تایبەت ئەمریکا لە ڕابردوودا زۆر ئەوەی نیشان داوە کە قابلی ئیتیکانین قابلی ئەتماد نین هاوپەیمانی لەگەڵ ئەوان هاو بێستا سەنجیە چی نییە چارەنووسی یا بێستا ئەو سەرنوشتی خەڵکو و بەرژەوەندی خەڵک لەگەڵ بەرژەوەندی و چارەنووسی ئەمریکا زۆر لێک جیاوازە بۆیە خەڵک دەبێت زیاتر پشت بە هێزی خۆیان بەستن گوشار بخەنە سەر و هێز ویلایەنانەی کە زمان حاڵی ئەوانن نوێنەری ئەوانن کە پشت بەستن بە هێزی خەڵک ئەوەی کە لە دەستیان دێ بۆ یەکگریزکردنی خەڵک بۆ بەهێزکردنی خەڵک بۆ پێشنگایەتی خەڵک و ئاراستەکردنی خەڵک بەرەو ئاراستەیە کە ئازادی واقعی لێەوە مسۆگەر و دەستە بەردەبێت ئەو گوشارانە گوشارێکی واقعی کۆمەڵایەتیە بۆ سەر لایەنەکان کە دەتوانێت چارساز بێ بۆ خەڵکیش لەو خۆشببینیە بێتە دەرێکە بەداخەوە بەشێک لە کۆمەلگاش تەنانەت کەوت بۆ ژێرە و هەژبوون و تەبلیغات و وعدە و بەڵێنانی کە و لایەنان وەکو ئەمریکا و ئیسرائیل دەیاندا بە خەڵک بەڵام ئێستا بۆ هەروەکو ئەم بارەها لە سەرتاوە هیچ گومانمان نەبوو هیچ تەوەهومێکمان نەبوو پێی ئێستا کۆمەلگاش خەریکە پێیدەگا لایەنەکانی دیکەش بەوە دەگەن کە ئەوە ئێمە بووین بسم بەرهەق بووین ئێمە بووین کە خوێندنەوەی دروستمان بوو لەسەر ڕەوتی ڕووداوەکان و ئێستاش پێشنیارمان ئەوەیە کە خەڵک بەو بەرچاوڕوونیەوە و بەو هەڵسەنگاندنە واقعیەوە ڕەوتی ڕووداوەکان تاقیب بکەن و خۆیان بۆ داهاتوویەکی خارج لە ئیرادەی سەپێنەری ئەو بیستا دەسەڵاتە پاوەخواز و سەرکوتگەرانە کە لە پێناو بەرژەوەندی ئابووری و جێوپۆلیتیکی خۆیاندا پەیڕەوی دەکەن و یا تاقیبی دەکەن دیاری بکەن هیوادارم کە ئەم نەورۆزە و ڕۆژەکانی دوای ئەم نەورۆزە و کۆتایی هاتنی ئەو شەڕە
ببێتە مایەی ئازادی واقعی خەڵک و خەڵک ڕۆژها و بێستا مانگ و ساڵەکانی نوێتر دەست پێ بکەن خەڵک لەو زەخت و زۆر و نەهامەتیانەیە کە ئێستا بەسەریاندا سەپاوە ڕزگاریان ببێەوە ئەو ڕزگاری واقعی و ئازادی واقعی کە ئارەزووی هەرە زۆری کۆمەڵانی خەڵکی ئێرانە هەرچی زووتر شاهدی بینوە ئێمەش خۆمان لە شادی و خۆشی و بەختەوەری و ئازادی ئەواندا ڕۆژێک لە ڕۆژان بە هاوبەش بزانین و لەگەڵیان دەبەشدان. زۆر سپاس کاکەرێم ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لەگەڵمانە بووی. زۆر سپاس بۆ بەشداربوون منیش جارێکی تر ساڵی نوێ و نەورۆز پیرۆزبایی یەکەم لە بەڕێست و لە هەموو بینەرانیش. پرسیارێکی تایبەتم نەماوە، شارێکمان ئامادەیە شاری کاک ڕەحیم لوقمانیە، بەو شارە کۆتایی بە بەرنامەکە هێرمەگەر ڕستەیەکرد نەبێ بەڕێزت. نەخێر زۆر سپاس بۆ ڕەسانیم دەرفەتە و جارێکی دیکە پیرۆزبایی لە خەڵک دەکەم و هیوای نەورۆز و ساڵێکی نوێی خۆشیان بۆ دەخوازم و بەختەوەری بۆ هەموو لایەن کتۆژمان. زۆر سپاس، زۆر سپاس، ماندوو نەبی. ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کوردا بەخۆشی و بەهاتەوە ڕۆژ لە ئاسۆی سوور شەوقەداتەوە، ئەڵێ ئەم ساڵیش نەورۆزاتەوە، سرۆشت سەرپاکی جوانیان وێنێ، وەک بووکی ڕازا و خۆی ئەخەمڵێنێ، دەشت و کوێستان و لووتکەی بەرزی کێو بزەی بەهاریان کەوتۆتە سەر لێو، بەفری تواوەی سەر شاخی تەمبار ئەبێ بە فرمێس چۆڕ چۆڕ دێتە خوار، هاژەی شەتاوی بن کوێستانی بەرز گابرد ئەتلێنێ کەش دێنێتە لەرز، کیژی دارستان لە شایی چەما بە مۆسیقای ئاو دێنەوە سەما، باخ و ڕەزی شاخ یان مێرگ و چیمەن خشڵی ڕازاوەی بژوێنی دیمەن، سەوزایی دەشت و زنجیرەی کوێستان تاریف ناکرێ جوانی کوردستان، کەوی دڵداری ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی، بەری حەسرەتی دڵ ئەکاتەوە بانگی پەڕاوپەڕ دەنگ ئەداتەوە، لەسەر قەندیل و شاه و نەکەرۆز ئەڵێ گەلی کورد نەورۆستان پیرۆز.